ئەمڕۆ خۆشترین ڕۆژەکە مرۆڤایەتی لە کۆیلایەتی و بەندایەتی مەخلوقەکان ڕزگاریان بوو بۆ بەندایەتی خوای حەقیقەت. مامۆستا شێر سڵاو لێبێ لەم ڕۆژە پیرۆزەدا ئەتێ بڵێ چی پەیامت چیە لەم ڕۆژەدا؟ ئەمڕۆ خۆشترین ڕۆژەکە مرۆڤایەتی لە کۆیلایەتی و بەندایەتی مەخلوقەکان ڕزگاریان بوو بۆ بەندایەتی خوای حەقیقەت. و ئەمڕۆ بە تایبەتی مرۆڤایەتی خوا دەرگای خێری لێکردەوە بەهۆی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم. چون بەڕاستی پێغەمبەرێکی دادپەروەر، پێغەمبەرێکی ئەخلاق جوان، خوا وەسفێکاوە ئینەکە لەعەلا خولق عەظیم، و هەمومان قەرزاری ئەو پێغەمبەرین بە کرێکارەوە، بە ئافرەتەوە، بە گەنجەوە، بە پیرەوە، بە خێزانەکان. چوو مەگەر پێغەمبەر و شریعەتەکەی پێغەمبەر خێزان دروست نابوو، تۆ نابوویتە خوشی ئەمە، تۆ دایکمان دروست بووە نابوو، پورمان بوو دروست، هەمووی لە سای ئیسلامانە دروست بووە. ئەنجا بە تایبەتی ئافرەتان زۆر قەرزاری ئیسلام، چون ئەگەر ئیسلام نەهاتە ئافرەتان هەر بە زینەتی زینە بە چاڵەکران، خستە ناو خاکەوە و شەرمەزاری بوو بۆ کەسێک کە خوا کچێکی باددانە. پێغەمبەری خوا ئەم پەیامە جوانەی هێنا، هەڕەشەی کرد لەو کەسانی کە کچەکانیان زینە بە چاڵ دەکەن یا کە کچیان دەبێ مەسە بڵێن زۆر بە ئوسلوبێکی ناشیرین دەموچاویان گرژ و تاڵەکرد، و ئیذا بوشیرە ئەحەدهم بالأنثى ظل وجهه وهو كظيم، دەموچاویان دەدا بە یەکاو بێتاقە دەبوون. خوای گەورە داوای حەقی ئەم ئافرەتانەی کرد بۆ وایان لێکن، بۆ زوڵمیان لێکن. و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خۆشی دنیا ئەوەیە بۆ پیاو ئافرەتێکی بە حورمەت و سەلار و خواناس و لە خواتر هاوسەری بێ، خۆشی دنیاش بۆ ئافرەتەکەی پیاوێکی بە حورمەت و بە ئەدەب و بە شەرەف هاوسەری بێ. ئەو ئادابانەی کە پێویستەکە لە مەولود و لە مانگی مەولودا پەیڕەو بکرێت چ شتێکە؟ ئێمە یەکەم سنووری شەرع دەبەزێنین، ئاگامان لە سنووری شەرع بێ، ئەمە یەک زۆر گرنگە. دوو، ئەو سنەتانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زین و کەینەوە کە لە حیاتی ڕۆژانەمانە هەمووی هەم بۆ دنیامان هەم بۆ قیامەتە ئیسفادەی هەیە. خۆشەویستی بەس بەدەم نابێت، دەبێت بەکردەوە بێت، کاڵین پێغەمبەرمان خۆش دەبێت بەکردەوەکانی پێغەمبەر جێبەجێ بکەیت بۆی بەختەوەری دنیا و ئینشەڵا قیامەت. لە دڵمانە، لە ماڵمانە، لە وڵاتمانە پەیڕەوی سنەت و ئادابەکانی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم، بۆی خانەوادەیەکی ئاسوودە و بەختەوە دروست بکەین. هەر خانەوادەیەک ئەگەر فەرمانی خوا و پێغەمبەر جێبەجێ نە ژن زوڵمەکە لە پیاو، نە پیاو زوڵمەکە لە ژن، نە باوک و دایک زوڵمەکە لە ئەولاد، نە ئەولاد زوڵمەکە لە دایک و باوک، نە خیانەتەکەین لێک، نە ئەوان خیانەتێک، نە زوڵمەکەین، کەواتە ئەگەر منەوە بە هەر شتێکی بچکۆلە بۆ خۆمان دروست.